ماهیەتی دەوڵەتی تورکیا عقلیەتی دەوڵەتی تورکیا وەک شۆڤینەتی دەوڵەتی ڕەگەزپەرستی تورکیا ماهیەتی دیارە بە تایبەتی بە نسبەت مەیگەلی کوردستان ماهیەتی هەر ئەوە نییە تۆ جارە پێناسەیەکەی تورکیا هوزمی کردیە تورکیا ماوەی چەند سارە هەرێمی کوردستانی داگیر کردیە و بینیمان لە باکوور چ وەزعچیلۆ کورد دروست کردیە تورکیا دەوڵەتێکی دکتاتۆرە بە مانای دکتاتۆر بۆ شعبی خۆی لە ناو خۆی تورکیا بۆ ئێمەش وەکو کورد چ لە باکوور و چ لە هەرێمی کوردستانیش لە باشووریش ماهیەتی دەوڵەتێکی داگیرکاریە لەوەش زیاتر لە هەرێمی کوردستان کە ئێستاکە دەوڵە هەوکەی سەربوویتەوە بیانوەکەی بوونی هێزەکانی گەریلاو پەکەکەیە بەڵام لە نەتیجەدا مەبەستی تێکشکاندنی ئیرادەی گەلی کووردا مەبەستی لەباربردنی ئەو تەجروبەی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی مایەی نیگەرانیە لای ئێمە بەڕاستی نەبوونی ستراتیزیەکی نەتەوایەتیە بۆ ڕوبەڕبوونەوەی ئەوەیە چونکە ماهیەتی تورکیا دەوڵەتی تورکیا بە ئێران بە عێراق ئەمە هەموو دەزانین نیەتیان چییە دەرفەتێک بۆ گەلی کوردستان هاتیتە پێش ئەو دەرفەتەی کە ئێستا ناومان لێنایە ئەزمموی هەرێمی کوردستان و حکومڕانی هەرێمی کوردستان تورکیا بە دەرەجەی یەک بە بیانووی پەکەکە دەیەوێ ئەو ئەزمونە لەبار بە بەڵام ئەوەی پەیوەندی بە هاریکاری بێ ئەرزێ خۆشکردن بێ ئەدی ئەو دەیان معسکەراتی تورکیا چێ ئەرزێ لۆ خۆش دەکا لەو گوندانە دەسوڕێتێت و چێ ڕێی لۆ خۆش دەکا درۆن دەسوڕێتەوە لە هەر شوێنێک بێ لە بەرپرسەک و لە مەسئولێکی دەدا و تیرۆری دەکات چێ ڕێی لۆ خۆشەکە بە شکلێک لە شکلەکان بەڵێ هەڵێمی لە هەرێمی کوردستانەوە ڕێی لۆ خۆش دەکرێت ئاسانکاری بۆ دەکرێت بەبوونی هەڵوێستێکی تند و مواجهەش نەبی بەری پێناگیرێ بەڕێ لە هەرێمی کوردستانەوە ئاسانکاری بۆ دەکرێت بە شکلێک لە شکلەکان خۆیان دەزانن ئەو ئیتیفاقانەی کە باسشی لێ دەکەی بەشێکن لەوە یان لانی کەم گومان لای ملت دروست دەکات چونکە ئیتیفاقێک مادان پەرلەمان لێ ئاگادار نەبی ملت ئاگادار نەبی ناوەڕۆکەکەی دیار نەبی کەواتە شت لە پشت دیتی لێکەوتەکانیشی ئەوەیە دەیبینین بەداخەوە مێژووی تێکۆشانی ملەتی کورد یان بابرین گەورەترین زەربە گەورەترین خەتەر لە پەردەم پێشکەوتنی هەموو بزوتنەوەکان ڕزگاری خوازی گەلی کوردستان پەرتەوازەی ناوخۆری ناوماڵی کوردستانیە لە نێویشیاندا شەڕی ناوخۆ هەموو بزوتنەوەکانی گەری کوردستان بەشێکی زۆر و کاریگەری لە نەتیجەی شەڕی ناوخۆ دروست بووە ئێستا کەش دەوڵەتی تورکیا ئاگرێ و شەڕە خۆش دەکات بەداخەوە لە بیدایەتی نوهەتەکان جێ و تەجروبەمان بینی ئومێد دەکەین چ پارتی چ لەیەکێتی ساری هێزەکیتکە نەچێتە بەرەی دژمنەکانی نەچێتە بەرەی دژمنەکان و کورتکوژی ئەوە دەبی بە خیتابی هەموو لایەک بەری پێبجێرێت چونکە پێشکەوتنی کێشەی کورد پێشکەوتنی قەزیەکەمان لێ گرتوویدایە ئەو ڕۆناوی گەریلایە پەکەکەیە ئێمە بە بزوتنەوەی ڕزگاری خوازی دادەنین تێکشکاندنی هەر حرەکە و بزوتنەوەیکی ڕزگاری خوازی نیشتیمانیش بیمافیها کە وەکو دەلێن کە ئێمەش وەکو گەلی کورد کە زیاتر شانازی بە هەموو بزوتنەوەکانمان دەکەین تەبعاً ئاستەنگە و بە شتێکی زۆر مەترسی دادەنین سەرکەوتنی هەموو پیلانێکی دژمنانی کورد تورکیا یەکەم جار لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان دەبی کە دەمێکە ئەو لێکەوتانەی وا دەبینین لە سەرکەوتنی بەداخەوە پیلانجێڕیەکانی دژمنانی گەلی کورد کە ئێران و تورکیا و دیارە هێرشەکان خۆ بەردەوامی هەیە بەڵام هەر جار و بە شێوازێک لە شێوازەکان لەو چەند ساڵی دوایی تورکیا تەرکیزی زۆری خستۆتە سەرەوەی کە بەشێک لە ناوچانی باشووری کوردستان داگیر بکات و نیەتی خۆشی هەیە هەمومان دەزانین ئەوان چاویان لەوەیە کە ئەو ئەزمونەی هەرێمی کوردستان کۆتایی پێبێنن هەڵبژاردننی و تەوقیتەش بەڕاستی بێ ئەوە نییە هەر بۆ خۆی دەیەوێوانی شان بدات دەوڵەتی تورکیا کە مامانە لێرەش هاوکاری دەکرێن جاری وێ بە دەستیان قەستیش بەرەوەی شاندی هەرێمی کوردستان بگاتەوێ ئەو مەسەرەم بردومانی ئێرە دەکا کارەساتی گەورە دەخۆڵقێنی لە مەخمور بردومانی سڤیل دەکات لە شنگار دەیکات خەڵکی مەدەنی دەگرێ بینیمان هەو چوونی شاندی هەرێمی کوردستان هاوکات بوو لەگەر جیرانی 12 گەنجی برادۆست یعنی بەدەستی ئەم قەز دەوێ ئەزمموی هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان بەبێ ئیرادە نیشان بدات ومێ دەکەین هاوکاری نەکرێت و پێشماوانە ینی ئەو هاوکاریە کە دەوڵەتی تورکیا دەخوازێت لێرە ئەنجام بدرێت چکە دەزانین هەموو لایەک دەزانین شەڕ ماڵوێرانیە شەڕ بەڕاستی بە تێکسوونی ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان تەواو دەبێ هیچ کەسێ لە لایەنە سیاسەکان هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان سوود لەو شەڕە نابینێت کە داگیرکەران بە
خەڵکی کوردستانیەوە دەفرۆشن بۆیە بڕوا دەکەم ئەمە دەبێت بتە دەرس و پند خۆما هەموو مشمان شەڕی ناوخۆشمان تاقی کردەوە لە سەردەمی شاخەوە بگرە و لە دوای ئەزمموی باشووری کوردستانیش ئەو دەرەنجامە جگە لە ماڵوێرانی جگە لە ترازانی ناوماڵی کوردی دەبینین تا ئێستاش هەرێمی کوردستان لە دەست دوو ئیدارەی دەناڵێنێ کە دەرەنجامی شەڕی ناوخۆ بە بۆیە ئومێ دەکەین هیچ هێزێکی سیاسی جورئەتی ئەوە نەکات ببێتە بەشێک لە ئەجندا و بەرنامەی داگیرکەرانی کوردستان. پێم وایە هێشتان زووە دوێنە شەو ئەو ئۆپراسسیۆنە تازەیە دەستی پێکرد. ئومێ دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و لایەنە سیاسیەکان پرۆتستۆی ئەو هێرش و پەلامارەی دەوڵەتی تورکیا بکەن ومێت دەکەن بیکەن چکە بەڕاستی ئەم جارە مەترسیە ئەگەر دەوڵەتی تورکیاوەی بۆ بچێتە سەر دەوێت سوود لەو بارودۆخی ئێستا عراق وەربینێت سوود لەو ترازانی نێوماڵی کوردی ببینێت وێ دەکەین هەمومان ئەگەر لەسەر شتەکانی تریش لە ناوخۆی هەرێمی کوردستان کێشەمان هەیە تەبانین بەڵام بۆ ڕۆبەڕووبوونەوەی ئەجندای داژێکەرانی کوردستان هەمومان یەک هەڵوێز بوێنوێنین بە تایبەتیش گرنگە بۆ حزبەکانی دەسەڵات لە بەرامبەر ئەوەی کە ئێستا دەوڵەتی تورکیا لە هەرێمی کوردستان ئەنجامی دەدات کە بنپێخستنی شکۆی سەروەری هەرێمی کوردستانە هەڵوێز بنوێن و بێدەنگ نەبن.